مێژووی دروستبوونی دیناری عراقی پارەی عێراق لەکوێ چاپ دەکرێت و لەکوێ دەهێنرێت و لەکوێ خەرج دەکرێت. 95 ساڵ بەر لە ئێستا مەلیک فەیساڵی یەکەم کە پاشای ئەو کاتی عراقی کە تازە ڕزگار ببوو لە دەستی داگیرکاری بەریتانیەکان بڕیاریدا دراوی چاپکراوی وڵاتەکەی هەبێت کە ئەو کات 10 ساڵ بوو وڵاتە تازە دروستکراوەکە ڕوپیەی هندی بەکاردەهێنا. مەلیک فەیساڵ وەزیرانی مالیە و تیجارەی بانکهێش کرد و گوتی بڕیاری داوە بە وێنەی خۆی دراوی خۆمانە چاپ بکات. پێشەوەی وەزیری مالیە بڵێت قوربان کۆرپە تازەکە ناو بنێنچی مەلیک گوتی دینارەکە بەقیمەت دەبێت. ئیتر ڕاوێژکاری مەلیک فەیساڵ بەرپرسانی کۆمپانیای برادبێری ویلکینسۆنی بەریتانی لە لەندەن بەسەر کردەوە و پێیگوتن 4 جۆر دراوی کاخزمان لە پەمۆ ئاخنرا بۆ چاپ بکەن. دواتر مەلیک لەگەڵ بانکی ناوەندی بەریتانی و بانکی نێونەتەوەی لە سویسرا کەوتە هاواهەنگی تا ئەوەی دینارەکە قیمەتێکی خەیاڵی پەیدا کرد. ساڵی 1932 تا ساڵی 1956 دینارەکە بەهاکەی بەسترا بوو بە بەهای جونەیهی ئیستەرلینی و دوای ڕوخانی شای عێراق بەرپرسانی بانکی ناوەندی و ئینقلابچیەکان چوونە واشنگتن و بەهای دینار بەسترایەوە بە دۆلاری ئەمریکی. دینار لە مێژووی 90 ساڵی تەمەنیدا سەروەری و بەهای زۆری تۆمار کردووە. تەنها لە ساڵی 1985 و دواتر بەهۆی جەنگ و ئابلۆقە بێبەها و ناپوت بوو. ئەگینا چەندین دەیە دینار 4 هێندە و زیاتری دۆلار بووە. بۆ نمونە لە ساڵی 1932 تا ساڵی 1949 1 دینار بەرامبەری 4 دۆلاری ئەمریکی بوو. لە ساڵی 1960 بەرامبەر بوو بە 3 دۆلار و تا سەرکارهاتنی سەدام حوسێن دینار هەر بەهاکەی لەدەست نەدا بوو. بەو پێیە هەم یەدەکی نەختینەی دەهێندەی نرخی خەمڵێنرا بوو هەم ڕێژەی هاوردەکرا و لەسەر و سەد نەبوو. دوای دامەزراندنی بانکی ناوەندی عێراقی لە ساڵی 1947 ئیدی دروستکردن و لە چاپدانی بە تەواوەتی برایە وڵاتی سویسرا و ئەو ساڵانە بە هۆکاری بەها و نەختینە و بەرزی ئاستی داهاتی تاک و گەشەی ئابووری دراوەکە بە قورسی دروست دەکرا و یەک لەو دراوانە بوو کە نمونەی نێو دراوە بە بەها جیهانیەکان و پڕکوالەتیەکان بوو. هەمیشە دراوی عێراقی وێنەی سەرۆکی لەسەر نەخشێنرا بوو. بۆ نمونە وێنەی مەلیک فەیساڵی یەکەم و دووەم، دواتر وێنەی سەرۆک کۆمار و ئەحمەد حەسەن بەکر و دواترینیان سەدام حوسێن بوو. تەنها سەردەم کە دیناری عێراقی وێنەی سەرۆکی وڵاتەکەی لەسەر نەبوو بێت دوای ڕوخانی ڕژێمەکەی سەدام حوسێن تا ئێستایە کە ئەویش لە شێرگوشاری وەزارەتی خەزانەی ئەمریکا بۆ دروست نەبوونی تائیفیەت بوو. جگە لە وێنەی شوێنەوارەکانی بابل و گەلی عەلی بەگ و هەیسەمی عێراقی هیچی تری لەسەر نییە. خراپترین سەردەم بۆ دیناری عێراقی لە سەرەتاکانی جەنگی کەندا و کوێت بوو کە ئەمریکا بڕیاری ئابلۆقەی ئابووری و بلۆکردنی سەرجەم پارەکانی عێراق و ڕاگررتنی مامەڵەی گەورەی بانکە جیهانیەکانیدا. بەوەش دینار بەهاکەی بەرامبەر دۆلار 12,000 لە دەستدا و ئیدی مامەڵەی دینار بەرامبەر بە دۆلار هەرزان ببوو بۆ هەر دۆلارێک دەبوو چەند هەزار دینارێک بدەیت. ئێستا دراوەکە بۆتە دراوێکی ئاڕاستەکراوی وەزارەتی خەزانەی ئەمریکا و بە هۆکاری لاساری و سەرڕۆیەکانی عێراق بڕیاری داوە لە چاپدان و خەزنکردن و خەرجکردنیشی بخرێتە بندەستی خودی وەزیری خەزانە و بەش بۆ عێراق بنێردرێت و عێراق و حکوومەتەکەشی بە ئاواتی لابردن و سڕینەوەی ئەو هەموو سفرەی سەردراوە بێکوالەتیەکەین.